خوا سبحانه وتعالى هەر بەناز ناوی ئیمان مسلمانان دەدوێنێ هەر کاتێ بێوێت ئەرکەیشان بخاتە سەرشار یا ئەیها الذین ئامنوا وا بکەن یا ئەیها الذین ئامنوا وا مەکەن ئەوە حەڵاڵە ئەوە حەرامە. بێگومان ئیمان بناغەیە و ئیلتیزام و کردەوەی باش و پابەندی لە هەموو بوارەکانی دینداریدا بریتێ لە دیوارێک کە لەسەر ئەو بناغەیە هەڵدەشندرێ. هەتا بناغە مەحکەمتر بێ دەگونجێ دیوارەکە قایمتر بێ و خۆڕاگرتر بێ و بەردەوامتر بێ. ئەگەر تەماشای هاوڵانی بەڕێزی پێغەمبەر بکەین سەڵات و سەلامی خوا لەسەر پێغەمبەر و خوا لەوان ڕازی بێ دەبینین کە ئیمتیاز و کەرەوەیەکی زۆر گەورە و بەرچاو کە لە هاوڵاندا بووە ئەوەیە کە ئیمانیان لە ئیمانی جیلەکانی دی بەگشتی مەحکەمتر و دامەزراوتر بووە. دیارە ئیمان خۆتان دەزانن 6 پایی هەن لە سونەتدا دیارە پای شەشەمی بۆ زیاد کراوە ئیمان بە قەدەر ئەگەرنا ئیمان بەخوا سبحانه وتعالى ئیمان بە فریشتەکانی خوا بە کتێبەکانی خوا و بە ڕۆژی دوایی و بە پێغەمبەران عەلەیهیم الصەڵاة وەسەلام و لە سنەتیشدا ئیمان بە قەدەریش کە ئەویش هەردەچێتەوە نێو ئیمان بەخوا چونکە ئیمان بە قەدەر واتە ئیمان بە زانیاری بێ سنووری خوا دەسەڵاتی بێ سنووری خوا ویستی ڕەهای خوا حیکمەتی ڕەهای خوا و هەموو سیفەتانی خوای پەروەردگار کە پەیوەندیان هەیە بە نەخشەدانان و جێبەجێکردن و مشر خواردنی ئەو گەردون و کەون و کائینات. جا ئەگەر تەماشای هاوڵان بکەین خوا لێیان ڕازی بێ کە هاوڵان بەڕاستی سەرمەشقی ئێمەن بۆ دینداری. دیارە یەکەمین سەرمەشقی ئێمە پێغەمبەری خاتەمە عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام هاوڵان خوا لێیان ڕازی بێ ئەو جیلە بوون ئەو کۆمەڵگایە بوون کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە شێوەیەکی دانستە تێگەیاندون و پێیگەیاندون و پەروەردەی کردوون و کۆمەڵگایەکی لێ پێکهێناون کە بە درێژایی مێژوو بۆ بەشەریەت ببێتە سەرمەشق و ببێتە چاوساخ. هەر کاتێک موسڵمانان بیانەوێ کۆمەڵگایەک بنیاد بنێنەوە کە جێگەی ڕەزامەندی خوای پەروەردگار بێ کۆمەڵگایەک تەندروست و ساغ و سەلیم و بەختەوەر و جێگەی پەسەندی لای خوا دەبێت تەماشای پێغەمبەر بکەن عەلەیهی سەڵات وەسەلام و تەماشای هاوڵانی بەڕێزی پێغەمبەری خوا بکەن. ئەهلی سونەت و جەماعەت کە بە جەماوەری موسڵمانان گوتراوە ئەهلی سونەت و جەماعەت ئەگەرنا لە ڕاستیدا وەکو ئیمام ئەحمەد گوتوویەتی و ئیمامەکانی دی گوتویانە ئەلالەکائی و ئیمامەکانی دی گوتویانە مسلمانانی ڕاست و ڕەسەن کە زۆرینەی مسلمانان بوون بە درێژایی مێژوو هیچ ناو لەقەبێکیان نەبووە. خەڵکی دیکە ئەوە ناوی شیعی لە خۆناوە ئەوی دیکە مرجئە بووە ئەوی دیکە معتەزیلە بووە قەدەریە خەواریج ئەو ناو لەقەبانە بوون بەڵام زۆرینەی مسلمانان ناوێکیان نەبە خۆی پێ بناسێنن بۆ زانیاریتان بەس ناوی مسلمان هو سەماکم المسلمین من قبل وفي هذا. ئەوە بۆیە جەختی لەسەر دەکەمەوە چونکە هەندێک کەس ئێستا وا دەزانن کە بۆ ئەوەی تۆ مسلمانەتی چاکی خۆت یا چاک مسلمان بوونی خۆت دەرخەی دەبێ ناوێکی دیکە لەقەبێکی دیکە نازناوێکی دیکە بۆ خۆت زیادکەی بۆ وێنە سەلەفی یا فلان یا فیسار. حەقیقەت ئەو ناوەی کە خوا لە شوێنکەوتوانی پێغەمبەری خاتەمی ناوە صلی الله عليه وسلم بەڵکو شوێنکەوتوانی هەموو پێغەمبەران و هەموو پێغەمبەرانیش عەلەیهیم الصەڵاة وەسەلام هەر ناویان مسلیم بووە و ناویان مسلمین بووە بە کۆ هو سەماکم المسلمین من قبل وفي هذا. لەم قورئانەدا و پێش قورئانیش ئەو بەندانەی کە بەندایەتیان بۆ خوا کردو شوێن پێغەمبەرانی خوا کەوتون ناویان ملکەش بۆ خوا مسلمانان ملکەچان کەواتەمە پێویستیمان بە لەقە و نازناوێکی دیکە نییە دەبێت بەو ناوەی کە خوا لەی ناوێن ئیکتیفا بکەین. هەر کاتێک لەقەب و ناوێکی دیکەمان بەکارهێنا دابڕدابڕ دەبین لێکدا دەبڕێین. تۆ چ نەوع مسلمانی چۆ مسلمانی خەلەفیە ئەوەیان ئەشعەریە ئەوەیان ماتوریدیە ئەوەیان سەلەفیە ئەوەیان سۆفیە نا مسلمان و تەواو. جاوەرە تۆ مسلمانێتەکەت کە بە مسلمانەتیشی باش بە لەقەب و
ناوی زیاد لە خۆنان نابێ مسلمانی باش، بە چاک مسلمانەتی جێبەجێکردن دەبێ مسلمانی باش، بە چاک ئیمان هێنان، بە چاک پابەندی بە شەریعەتی خوای پەروەردگارەوە، بەوە دەبێ مسلمانی باش، نەک بەوە کە وێ ڕایناوی مسلمانەتی کە خوا لە ئێمەی ناوە ئەتۆ بێ لە قەبێکی کەس بۆ خۆ زیادکەی لە خۆتەوە پەیدایکەیت، بەوە نابێ مسلمانی باش. جا بناغی مسلمانەتی فعلا ئیمانە، بەڵام من دەمەوێت لێرە سەرنجتان ڕابکێشم بۆ شتێک. زانایانی ئیسلام کە باسی ئیمانیان کردووە، لە ڕاستیدا ئەوەی کە من وشەی بوونناسی بۆ بەکاردێنم، بوونناسی معریفەت الوجود، ئەوەشیان لە نێو ئیماندا باس کردووە. من لەو بەینی پێشوو مەوسوعەیەکم دەرکرد بە ناوی بیرکردنەوەی ئیسلامی لە نێوان وەحی و واقیعدا، کتێبی چوارەمی بە ناوی پایەکانی بوونناسی ئیسلامی. پایە یەکەم بە پایەکانی بیرکردنەوەی ئیسلامی، پایە یەکەم بریتێ لە بوونناسی ئیسلامی. بوونناسی مەبەستمان پێی ئەوەیە ئایا مرۆڤ چۆن تەماشای گەردوون و وجود دەکات، چۆن تەماشای خاوەنی گەردوون دەکات کە خوایە، چۆن تەماشای خۆی دەکات، چۆن تەماشای ژیانی دنیا دەکات، چۆن تەماشای ڕۆژی دوایی دەکات، و فریشتەکان و پێغەمبەران چۆن تەماشایان دەکەی. ئەو ناسین و حاڵی بوونە ئەوە دەبێتەوە بناغە بۆ ئیمانیش، کە خۆ ئیمان لەسەر بناغەی معریفەت پەیدا دەبێت، لەسەر بناغەی ناسین و زانین بەرامبەر بە چی؟ زانین بەرامبەر بەو ڕاستیانە، بەرامبەر بەخوا، بەرامبەر بە گەردوون، بەرامبەر بە دنیا، بە ڕۆژی دوایی، بە خۆت، بە ژیان. ئەوە بۆی ئەوە هەنگاوێکی پێشترە لەوەی لە پایەکانی ئیمان. بە هەر حاڵ مەبەستمەوەیە کە بناغەی مسلمانەتی و دینداری ئێمە ئەم مەسەلەی ئیمان و عەقیدەیە کە وا تعبیری کراوە لە هەندێک قۆناغی مێژوویدا بە ئوسوول الدین، بنچینەکانی دینداری تعبیر کراوە. لە هەندێکیاندا بۆ وێنە کتێبێک نامیلکەیەک پاڵ دەدرێتە لای ئەبوو حەنیفە، الفقه الأكبر، بەوە تعبیر کراوە. لە هەندێک قۆناغاندا بە علم الکەلام، لە هەندێک قۆناغاندا بە علم التەوحید. بەڵام ئەسڵەکەی ئەوەیە کە وەکو گوتم، ئەوە کە تۆ بڕوات بێ بە خوایەتی خوا سبحانه وتعالى، بەدیهێنەرایەتی خوا، پەروەردگارەتی خوا، خاوەندارێتی خوا و ناوسیفەتەکانی خوا و تەنیا پەرستراوێتی خوا سبحانه وتعالى، و بڕوات بێ بەوە کە خوا فریشتەکانی تەرخان کردن بۆی وحی بۆ پێغەمبەران بێن، وێ ڕای چەند ئەرکێک کەش کە بە فریشتەکانی سپاردوون، و بڕوات بێ بە کتێبەکانی خوا، پەیامەکانی خوا کە بۆ پێغەمبەرانی دابەزاندوون، بۆی بەشەریەت هیدایەت دەن و لە مرۆڤەکان حاڵی کەن چۆن بژین، بۆچی بژین، چۆن بەڕێوە بچن، ژانی تاکی و خێزانی و کۆمەڵاتی و سیاسی خان چۆن ڕێکخەن کە جێگەی ڕەزامەندی خوا بێ، و بڕوابوون بە پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام لە ئادەمەوە هەتا خاتەم، و بڕوابوون بە ڕۆژی دوایی، ڕۆژی دیداری خوا سبحانه وتعالى، و هاتنە پێشی سزا بۆ تاوانباران و پاداش بۆ چاکەکاران کە سزای خوا لە دۆزەخدا بەرجەستە دەبێت، پاداشتەکەشی لە بەهەشدا. و پاشان بڕوابوون بە قەدەر و ئەندازەگیری خوا و بڕیاردانی خوا کە هەمووی بەدەست خوای پەروەردگارە. بۆیە وەکو عەرزم کردن، من پێم وایە کە دەبێت کاری زۆر بکەین بە تایبەت لەم ڕۆژگارەدا بۆ زیاتر چەسپاندنی ئیمان و عەقیدە، و زیاتر ڕوونکردنەوەی، و زیاتر درەوشاندنەوەی. براو خوشکەکانم، هەر ناڕێکیەک لە ئیلتیزامماندا هەبێ بۆ هۆکارەکەی لە ئیماندا بگەڕێن، هەر خەلەلێک لە عەمەلی صالیحماندا هەبێ بۆ هۆکارەکەی لە ئیماندا بگەڕێن. ئامەنوا وعەمیلوا الصالیحات، ئامەنە وعەمیلە صالیحا. کە دەبینی مسلمانان بۆ وێنە خەلەل هەیە لە عیبادەتیاندا، لە کردەوە و ئیلتیزامیاندا، هۆکارەکەی سستی ئیمانە. ئەگەر ئیمان باش بێ، وەڵاهی ئیلتیزام و کردەوەی باش دەبێ، نەک هەر باش دەبێ. واتە نەک هەر مرۆڤ مەسەن نوێژکەری چاک دەبێ، نوێژەکانی لە کاتی خۆیدا بە چاکی دەکات، بەڵکو هەر لەزەتیان لێ دەکات. لەزەت یعنی ڕۆژوگرتن، جامانجی ڕەمەزان یا ڕۆژی سونەت، نەک هەر دەیگرێ، بەڵکو چێژێکی ڕوحی لێ وەردەگرێ.
هەروەها قورئان خوێندن و زیکر و دوعا پاڕانەوەکان و خۆپاراستن لە حرام و قەدەغەکراوەکان. یعنی مرۆڤ وای لێ دێ کە نەک هەر ئەرک نەبێت تا خۆی لە گوناح دەپارێزێ، بەڵکو لەزەتی لێ بکە. یعنی بۆی دەبێتە تەبیعەت و سروشت، دەبێتە بەشێک لە کەسایەتی بەهۆی ئیمانەوە. ئەگەر ئیمانەکە باش بێت ئەوانی کامووی باش دەبن. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئەوەل ما یحاسەب عەلەیه العەبد یەوم القیامەتی ئەسەلا. یەکەمین شتێک کە بەندە لە ڕۆژی قیامەتدا لێپرسینەوەی لەگەڵی لەسەری دەکرێت بریتە لە نوێژ. حەقیقەت نوێژ بەرجەستەکەری ئیمانە، نوێژ بەرجەستەکەری بەندایەتیە بۆ خوا سوبحانە وتەعالا. یعنی نوێژ ئیمانیشی گرتۆتەوە نێو خۆی، کرۆشی ئیمانی گرتۆتەوە نێو خۆی. ئەو دوعای ئەو سوورەی فاتیحە، هەروەها زیکرەکانی ڕوکوع و سەجدە، زیکرەکانی تەحیات، هەمووی تەوحیدیان تێدایە، خوا بەیەکگرتن و تەنیا خوا پەرستن، بەندایەتی بۆ خوا، شوێنکەوتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. کەواتە با مشهوری زیاتر بخۆین هەم لە ئیمانی خۆمان، یعنی پێشی لە خۆمان بەڕاستی، چونکە زۆر جار ئینسان ئەگەر لە خۆی وەریانە بێ وە دەزانێ کە باسی ئیمان بۆ خەڵکی دەکات بۆ خۆی لێ بۆتەوە، بەڵام ئەو خەڵک دەبێ ئاگای لە ئیمانێ بێ. من پێم وایە وان نییە. خوای پەروەردگار لە سوورەتی نیسادا دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا آمنوا بالله ورسوله، ئەی ئەوانەی بڕواتە هێناوە ئیمان بێنن بەخوا بە پێغەمبەری خوا، والكتاب الذي نزل على رسوله والكتاب الذي أنزل من قبل، ئەی ئەوانەی ئیمانتان هێناوە ئیمان بێنن. خۆ ئیمان یەک پلە نییە، ئیمانی بڵێ مطلقی ئیمان هەیە، لای کەمی ئیمان کە بەبێ ئەوە ئینسان نابێتە بڕوادار. ئەمجا ئیمانی واجب هەیە کە بەبێ ئەوە ئینسان ئەرکە شەرعیەکان چاک جێبەجێ ناکە، خۆی بۆ لە قەدەغەکراوەکان ناپارێزرێ. و ئیمانی کامڵ و ئیمانی مستحب و پەسەندیش هەیە کە ئەوە ئیمانی کامڵترە. جا لە نێوانی ئەو سێ پلێشدا چەندان پلە هەن. کەواتە ئینسان ئەمن پێم وایە دەبێت پێشی خەم لە ئیمانی خۆی بخوا، چونکە فاقد الشەیء لا یعطیه، کەسێک خۆی خاوەنی شتێک نەبێ بۆی نابەخشرێ، شتێشی نەبێت چۆن دەیبەخشێ؟ بەڕاستی کاتێک دەتوانین ئیمانی دەوروبەرمان بەهێزکەین، خۆمان ئینشەڵڵا خاوەن ئیمانێکی بەهێز بین. هەمیشە کەسێک دەتوانێت خەڵکی دیکە بەهرەمەندکە بۆ خۆی زیادەی پێبێ لەو شتە. ئەگەر زانیاری زیادت پێبێ دەتوانی بەهرەمەندیان بکەی، ئەگەر ڕەوشتی زیاد جوانت هەبێ دەتوانی بەهرەمەندیان بکەی، عیبادەتی شاکت هەبێ دەتوانی ببێ سەرمەشقی دەوروبەرت بەهرەمەند بن و هەروەها. بەڵام کەسێک بۆ خۆی شتێکی تێدا مەوجود نەبێ بەتاکید ناتوانێت خەڵکی لەو شتە بەهرەمەند کە بۆ خۆی نیەتی.